سڵاو بنێرانی خۆشەویست ئەم کاتە و هەم کاتێکتان باش من محەممەد جەلیلم بەرنامەیەکی نوێ دەنجی خەڵات لە شاشە جوانەکەی کەناڵی بادینانەوە پێشکەشتان دەکات لە بەرنامی ئەمجارەی دەنجی خەڵک هاتوونە نەحەیەی قەسرۆک لەگەڵ هاوڵاتیانی ئەم نەحەیە باس لە ئیش و کاری ڕۆژانەی ناوچەکە دەکەین با بزانین خەڵکی ئەم ناوچەیە چۆن ئیش و کاری ڕۆژانەی خۆیان دەکەن و خۆیان بە چ سەرقاڵ دەکەن لەگەڵ هاوڵاتیان گفتوگۆ دەکەین ڕابوچوونی هاوڵاتیان بۆ ئێوە دەگوازنەوە فەرموون بینەرمان بن. سڵاوتان لەبێت. سڵاو برا خێراتن سەرچاوە پێشەکی خێراتنا قەناتی بۆدینان دکەین خێراتن سەرچاوە لەگەڵ ئیش و کارە چۆنە خودی ئیش و کار حۆلیان گەلەکە زەعیفە دیف حۆلی vê واضعی معاش نینە معاشی مستقر نییە یعنی عالم نەشێتن بێت سویکێت شتە بکڕیت معاش نەیە مستقرە کە هەمە سەرێت هەیڤ و معاش بێت ئیجا سویک vê و گەلەک یا زەعیفە وەکی دیش في الدولاري يعني الدولار جار قد ما همه يو إينا دولار جالكي جرام بي يعني في قوي تشتي ما أغلبي نيف بنيف يتشواسا يعني هم جمركت جرام كري وهم دولاري شيء جرام بي هم زرادي شو فقيرت كذي يعني جالك في قوي تش زور جرام بي يعني تش خر تقريبا قاطك دو قاطع تشواسا تشتا يعني دولار كاريجري كردوتە سەر بازار ئێوەی دولار گەلک وەریگەرا کرێ يعني حالی حاضر وێگۆ گەلک تشتا يعني بەری نوکە مەتفرون مستانی حساب کە 2000 3000 وێگۆ ئەمی چین وێریت کڕینەوە 3000 وێری ئەمێت کڕینەوە 3000 ئەم نەشین لێرە فروشینەوە ئەمێت بێژە مشتری 4000 مشتریە دەبێشتەمە مەپ لێرەیە برە 3000 ئەومەیە برە 2500 يعني حالیان چش دولار گەلک وەریگەرا کرد زێدەش نەکێ باش بازاری ئێوە ئێستا ماوە مامڵێن کڕین و فرۆشتن هەیە خودێ زۆر کێمە گەل بەری نوکە و حسێبۆ بەری نوکانی نیڤم نیف یەکێمە ئەمێ تینەێرە بۆر بکەنێ سعات دوو ئەم هۆی تینەێرە دوکۆنێ سویکێ حەتۆ مەغرب یعنی دوکۆن دۆرە کەس نییە و گۆزندێ ناکات ئەتا و مەغرب دێت بارێکی باشیش دەکەن خودێ ناوەڵە چانە چیش نییە حتا مەغرب یعنی احتیمالات بۆی 500 شتە نەفروش ژیان بە 500 دەسە ڕێوەگە تۆ کرێتی بی ناوەڵاس الحەمدولله مۆڵ کرێکی نیمە بەس دوکۆن کرەیە هەنی ڕۆژیادی ژیانی و ڕۆژانی ماڵ و منداڵ خودێ ڕۆژانە ئیجۆرە vê دوکۆنێ ڕۆژانە ئیجۆرە vê دوکۆنێ یۆ کە هەرە بێ 10,000 دینارۆ سەمنە يعني هسيلو 10,000 دينارو فايدكم بس او بود دكانه ايجار دكانه جويري بيفا بومنا حاليا فيجو بخدي روجيام خري بو 10,000 نافروش يعني زياده او دولارات تجرون كده ضرر المدى وكيديش معاش مستقر نينا معاش نينا اگر معاش بين ودو سي روجات سري هايفي بيشك يعني 4 روجات و 5 روجات بيشك شوت ليفي ويري بيفا دي راست يابا يجي حطو معاش بتاع الحمد لله شكر بخدا اگر شول هبیتن شول باشه برای که باش ببتن اگر خدان اگر جهل بتیان شول کی باشه او شول جیا که مثلا ها شول بوده هات جنرا و جنا ترسه باش ئێستا ئیش هەیە گەنجێک بیەوێ ئیش بکات ئیش هەیە بەدەست دەکەوێت یه هی بس کمه شەشی بەدەست دەکەوێت یعنی ئێستادا بحثيقة بنوكا حكومات سلفي أقارب بحثيقة دابين كات بو خالكي يان معاش عالمي وازع كاتن كاس نامي تابعيش شو اللي إشار روجانا زور دابيتن باش زيادة خود تيج دكيت خدا أمن قال بني كم قال لا باخي كم هم تيج بون بيدا بأمن كم يعني وەکو کاسب کارێک ئیش دەکەیت کاسب کار ئیش دەکەن نانی هەندە جارە گەل بەنەی چەم
هنده جارا اصلا جارا ایشه میجی پاره کی باش ببید هنده جارا 20000 هنده جارا 15000 مروف رزق خو راضی بدن خێزانداری بله مناڵتەیە بله الحمد لله شكر خانوو خونج الحمد لله هەری من خۆتە هريم خوما باشە ئەگەر کەسێک خێزاندار بیت و داهاتی کەم بی با بڵێن ئیش و کاری نەبی چۆن ژیانی خۆی وید خوشولکی پیدا کرد وید خوشولکی پیدا مثلا او کسی خزاندار بس خزانداری پیک بیند وید دهاتی که بخو پیدا کردن یعنی شولک باید بخو بکردن چون او مندال او مال پیوایی ویا نه ما مال پال دادن خود بو مقاطی نه خودش بو کسی ناقاطی ندن لە بازاڕیش ئیش و کار دەڵێن ئێستا زەعیف بووە ئیش و کار نییە بە دۆلار بەرز بووتەوە ینی کێشەی قەیران و پارە و ئەو شتە لە بازاڕی ینی گەنجەیە زانکۆی تەواو دەکە پەیمانگەی تەواو دەکات دانامەزرێن ینی ئەوانە چاویان لە دەستی حکوومەتە کە شتێکیان بۆ بکە ئەو گەنجانە اوجي حقا اوجي حقا من از مكاس خطابي من خطاب خانه خلاص که مدرسه خلاص که مكاس نه مردم از رامتن ما از مدرسه بود چیه لانی از خینو که حکومت مدابین دام ازرینت يعني شو لك بخو بكم اگر به ما مستاب میفت از ما مستخوب بكم حسی خبری يعني تو وەکو کاسبکارێک ئەو داهاتانی کە وەلی دەگری مامە ڕۆژانەیە یاخۆ مانگانەی وەردەگری بە پێ ڕۆژانە ابخو روزانه روزانه بەشی پێداویستی ڕۆژانی خۆتان دەکەن خدا اگر شغل هابید الحمد لله باشه ما اگر روزی 20000 شغل کی يعني اسبوعات تقريبا 120 دلار تبرتابه روزي بس هم تو روزي 20000 شغل بكاي يعني اسبوع تقريبا 120 دي به ماله شغل پیدوی همین بدامال یا مال پیت داداوین کردن لێرە لە بازار شتەکان هەرزانن خود باشه دکاندار باشن گه خلک ما هاریکان گه خلک ما مثلا که تشتگی بیچه که گران جیبت هاریکاریت کنز مثلا قبلا یک فقیر بد آن یک زنگی به همی وکی ایکن یک حساب کن لەگەڵ ئیش و کاری ڕۆژانەتان چۆنن ئێوە چیش دەکەن والله قال روجانا إشي يعني شو بلهم جاني خلقي برك ناخوش بۆ غراز جرانا و بارا كيما و يعني أو دولارجي زورت خلق بعشكريا زور يعني هاد شي بكرة والله دولاري الرابع أنت تجيب نبا دولاريا رقابانيا يعني جاني عالمي زور ناخوش او رمضان يعني هيا والله بيشينا بشربة كيلو مضال ياخذ بكريك جا من شبلي من تاثیری لە خەڵک کردی و دۆلار زور تاثير لك من باخو اما من بيش مرقمه تاثير لمن كريا اما اول باخذ خود عليه هي فقيره نا موجهه نا ايشو كاريا نا بياوها ايش بكاتن يعني شرم كازن جي قصي بكاتن دنجي خبين لا سر تلفزيون سر مثلا قناه كان شرمي باخذ كاتن لا شاشة تلفزيون درك بكويتر بشرط خلق بزان مثلا تجارو خلقك ها زنگين زور يعني هاوكاري فقيران بكن راست باش لەپاڵ ئیشی پێشمەرگاتی کە ئیش پێشمەرگاتی دەکەی مامڵێن ئەرکەکەت لەسەر شانە هیچ ئیشێکی دیکە ناکەیت والله إن باخو هيك شكل ديناك من مێژە بستو حو صالة بيشمرقة نطو ايكي بيشمرقة حتى يستا دەمەنەشی زۆر حتى يستاجي لبني جارم يستا لاقم جشكاستيا بار دعم سيارة شيبو سيبرغي لاقم ورنا شيم ايش بكم يستا ديما بازاري شربتك اللي مدالبام بازوري تيمو دقري موا مجبور شو بكم لبني جار جدا جيم لە خانووی خۆت نە ئیجار لا والله ايجاب لبني جار دجيم ما شان جار دار بدر حتى يستا لبني جار دجيم تا ئێستا خانووی خۆت لا نەبوو والله ما خاني شو بكرم ساڵە هەر لە ئیجاری براتبي تشي ذكر نا بارشا زي ما قلت يا نا كساكي حكومتي هاو كريم كري حتى خاني بكرم شو خاني بكرم باش ئەو موچەکەی خۆت کە وەری دەگریت دەتوانی پاشکەوتی پێ بکەیت ناتوانم موچە پاشکەوتی ناکەوی مثلا ناخۆ ماگێکی پاشکەوتی بکەم دوو وەرەقە سێ وەرەقەتەی مشکلات چێ بوو نەساخێک چێ بوو دوو جەهەندی لەسەر دەدادان و ئەو پاشکەوتیە موچەشی زۆر تاسیری لە خەڵک کرد زۆر
من باخو تاثیرم زۆر لە من بوو ئەمە باخۆ دەڵێن پاش خەڵ دەڵێن باش دەتوانانی ئەگە پاشکەوتی موچێکی خۆت دەڵێ وەکو پێشمەرگە بدرێتەوە دەتوانانی خانوویکی بالێ هەکەر ئەو پاشکەوتی موچە حکومت بوومە بگەرنتەوە و لە کاتی خموچە بێتن ئەرێ وڵا بەلکی بتوانم خانێکی دەفتەرە و نیوەک دوو دەفتەرێک و زارۆکی خۆ بکڕم سەر مرتاح بیت مشکلاوە چوونە مەسا من لەو خاکە دەژیم بلێم هەر کەسی 27 ساڵ خزمەتم هەیە چیشێدی لۆخم ناگرتیا چیشێدی لۆخم نەکرێت لە بری چەکداری ئەو خاکەی پارێزم ئێستا بۆ سەکی ئاخم نییە لەو خاکە بەکرێ دەژیم معنا چێ خاکم نییە بێ خاکم باش من بەسمان کە ئەو موچێکە وەری دەکری یعنی بەشی ئیشی ڕۆژانی خۆتان دەکەمان پێداویستی ڕۆژانە کڕین و ماڵ و منداڵەکانی خۆت دەکات والله ڕۆژانە عنی یاڵا دەقەتیرین کە بەشی دەکات و بەشی ناکات ماگە گەلا زۆر جارە موچەوەل دەگرم بەشی سەری مانک ناکاتە بەشی زۆر دەڵێن قەردانە زۆربەی موچەکەی خۆیان دەدەن بە قەر دەیدێنەوە بەری دوو مانگە موچەی ماهات 40,000 لە مگەڕەوە بەس ئەلحەمدولە جێگەیەکی دی ئەو کاریام تەکردم منداڵی خودت بێ ڕێوان بەر گەلا جا موچەتێت هەر لە ڕێوە دایندار تەلەفۆن دەکات بڕە پارێ مەناینی باشە دەینم موچە دەدەم داینداری دەچم جێکی دەی دەکەم بۆ منداڵە سڵاوتەنەوی سەرچەوە گەلە بخێرن سەرچەوە بخێرەتنە کەناڵێواتکەین گەلە بخێرەتن سەرچەوەتن لەگەڵی شکارەتەوە الحەمدولیلا گەلک بۆشە ڕۆژێت خودبورین و ڕەمەزانەکە خۆشەوی و فێنێکە گەلەکە خۆش الحەمدولیلا چه بەڵانینە ڕەمەزان و ئیش ماندووتان ناکات خودێ نەگەلک بۆشە الحەمدولیلا ئەگەر بەیانی بین تا درەنگی شە و ماندوو دەبین بەس ئەمە دووەش بینە واجبێک بەیانی تا ئێوارە واجبێکیش نیوەڕۆ تا درەنگی شە و باشە الحەمدولیلا تا ڕادەیەک باشە خەڵک زۆر داواکاری لەسەر تووشی هەیە خودێ تایبەت مانگی ڕەمەزان بەڵێ داواکاری هەیە لە مانگی ڕەمەزان زۆر خەڵک حەز بە تووشی باش الحەمدولیلا پار منعە تەجەول بوو بەس ئەم ساڵە باش الحەمدولیلا تا ڕادەیەک باش باش زیاتر چ جۆرە تووشیشیان بەلاوە خۆشە زیاتر چ ڕەنگەکە یعنی چکە لەکنە خۆ دەبینن زۆر ڕنگ و زۆر شێوازی بەلێ ترشی گەلک نوع ترشيت هاي ترشي زري هاي يصوري هاي مخلل هاي ويهنوري هاي وقلق نوعيت هاي بس اغلبه ترشي زرع بروجونا خلق بسر سفري جونا ترشي زر عالم قال حاجات كذا كان ينسونا ايا هم كسك دتواني بيكري او ترشي بله نورمال عالم هميشه بكريتن وما لقجي هنا دوق زاخو ما دورو برو ما هنا لق بس ترى دايق باشه دولار تحصيل لا يشكاري اي ما يكردوا دولار تأثير إيشين قوش كله؟ أره والله دولار تأثيره الإيش ما كري خاص زيتون ذكرهم بدو زيتون دولار حامص دولار لولون دولار قال غراضي دي دولار يعني بيتي خمانة نين ليرة بلي خمانة هي بس أغلب زيتون ولا دروايا هاي ما هنا خمانة هي بس أغلبه ترشي يعني زيتون تركية هاي مصرية هاي يونانية هاي بس وقت روزي خيار أبشته همي فلاح ودور برا يعني خمانة هموی لە منطقەکەی خۆمانە بەڵێ هەمووی لە منطقەی خۆمانە ئەو ئیشی تورشیا دەکات ئەو زۆنیتەن هۆڤینێ تروزی ماسومی تروزی کە بستکەین بۆ کۆگۆیە وەکی دیژی علوێتین هەمی تشتێ های تروزی های خیۆرێ های کەلەمی قەرنەبیت هەمی خۆمۆلی هەمی فەلاحی دەوروبەرە بمەتینن ئیش و کاری تووشی باشە مامڵێن لە ڕێگەی تووشیکە مامڵێن ئەو کارێکە ئێوە دەکەن داهاتەکان بەدەست دەکەوین خودێ پێشتر بۆشتر بوو ئێستا دلار بەرز بووە يعني تو بلين همو تشو بيت بقت إيش بوشة بس بيشتر بوش بس إستا وبزون هندا بوشنيا أعرف قد بيا قطعون دن حتى أعرف والله بيا قطعون دن نوكا وكي بري نمو يعيش روستي
مانگا رمضانی شو کار ما و سنگر دا و دست بگی از پیشمرگمه دمال سنگری دا ارگی کی پیروزه جی شرف و کرامت ملت کرده لمال خدا جی بین کو وقت تینیا لمال لرگی دی و مجیلن روزانه کو پست و بالافتین کوبشین خدمت هولاتی تیجی خلقی کردستان بکن سایت على سایت نه من پیجت من برنی آسب نزیر پیشمرگی زودترین تش پیجت میشی سر زود شتاوا کو شاینه لکمپونا دا بجدار بین کو شاینه دستت فقیر و هجار کردستان کو پرگا دولمند دا بازر کنه هلی ما کردستان و خدمت ها فقیر و هجار بکن زۆر گرنگە ئەو شتانە دەستان زۆر سپاس وجود ئیش و کاری ڕۆژانەی پێشمەرگە و ئەو داهاتێک کە پێشمەرگە وەریدەگری چۆنە ژیانی پێشمەرگە خودی جیان زانی یا چاه سوار جیان تو بیشی پیشیسته دم از پیشمرگه بم کو جان فیدای من بر چار پاچه کردستانه کفتنیت وضعی که بارو دوخه که نخوش دا بغدا بوجه هری ما کردستان قطع کرد و کفتنیت وضعی که نخوش دا و بارو دوخه که نخوش بو بس ایشالله هر نخوشیه کیشی خوشیه که ایشالله کفتنیت خوشه تاسیری لە پێشمەرگەی تاثیر مکریه هم بذار تاثیر رو من نکریه بس هر نخوشیه دی خوشیه که بیتا باش تازە پێشمەرگەکمان دوان دەیگو پێشمەرگە بەششی زۆر کرێتیەکانی خۆی نییە بجو سوارت هم داخواز حکومت هری ما کردستان کن که حکومت هری ما کردستان لکابینانی آیا قطعه بینوازه کرن شتاکی باش بو پیشمرگی بیتا کرن که پیشمرگه بو که کردستان کی یت آرامیه که گرینگ دا لسقام گیریه که گرینگ دا ینی گرنگە پێشمەرگە خاوەنی خاون و خۆی بیت آره والله گرینگه چه گرینگ نینه هم داخواز حکومت هری ما کردستان کن سروکی هری ما کردستان کن دست حالات کن که قطعه بینوازه کرن جیانا پیشمرگی جیانا که واسا بیتن که بونیدن جیانا که خوش بیتن که پیشمرگی بو که پیشمرگی کردستان کریت آرامیه که گرینگ دا پیشمرگی او بو که للوا سنگرا دا که برگیرار کردستانی که او ارمنجوا شهیدت کردستانه خباتا شهیدت کردستانه خباتا های پیشمرگی که کردستان کشتت آرامیه که گرینگ دا والله باش الحمد لله حتى الردايكي باش الحمد لله باشە خدي او خو شو لار تاسیری لە خدي او ئیشی خو بله والله شو قومت داينا تاثير السر بازار كردستان خيرات يا كرن كو تاثير لو يا كرن تاثير المجد يا كرن كو افصله بازار قالك سستا پیش رمضان چوي و افصله قالك كيم ترى باشە ینی تاسیری لە بازاری حام کردو لە ناحیەی خەسرۆ بله تاثير البازار عام كري برزمونا دولاري باش تۆ چۆن کارەکانی خۆت دەکەی لە مانجی ڕۆمەزان چۆنی شوکارەکانتان دەکەن خودم ما کوگاه های ترشی لیچت کین افشاف بری کارت کین شافت خود برید بورین کار کرنه و ترشی آمادت کین و حاضر کین و سپیدات این دکان برهفت کین بو حتی ایواری شی بس برهفت کرن اول ایواری و دفروشین حتی مغرب ڕۆژانە چەند ساعت خود روزانه رمضان اقل شی 18 ساعت اقل شی 18 ساعت لازم اشوف زۆر نییە بۆ قال زورا بس ما مجبورين لازم اتحمل بكين في رمضان ولو ئەو داهاتی کە وەری دەکەین بەشی ژیانی خۆتان دەکەن خود الحمد لله هم اول بيت قاتل ولو خير كريكار مثلا شش حفتك ليره شو كانوا كوجي کار زۆرە بله حتى حفت كريكار ما هي سير 4 ليره وهندكيش الكوجي شو كان خود لازم اشبر شو الوسط فازي چونکی اف هیوا ترشی و اف سالش نی لوازی جوب خوادیتی ینی موسمەکەی ئێوە کو دەڵێن مانگەکە مانگ هیوا رمضان برانبری هر 11 هیوا دیبو بس با اف سال ما خوب با ما گله خوب رفت کرد کار و خو حاضر کرد بس با اف سال گله کذیب خوادیت بازاری ئەگە گەنجێک تازە هاوسەرگیری کردی بێ بێوەی جیابردەوە ئایا بەو داهاتێک کە لە لای تۆ دەستی دەکەوێت دەتوانی خانوویکی بکڕی دەتوانی بژێوی ژیانی خۆی باش بە خود بس بجیوی جانی روزانه
دەتوانێت چونکی بەس وەکی دی ناتوانانی پاش کەوتە چی بکە لەو بڕەپارەی کە وەری دەگی خودێ چونکی کرێکۆریە ماگە کرێکۆری تا هەند پۆرە دوێ چبوتە نەمە بە هەفتاش کرێکۆر شکەن تا حساب 1 ملیۆن دێ چبوتە نەمە بە دەزمە هەندێکی بووە و هەندێکی بوو خوددانێ کۆری مینی دەبە. خدا ایشه ترشیت اوا جبو بو پیره بو میماوا هکر تو کره کاره که نی بینی وکی تا خبرا نو ترشیدانی نه جبر هنده سپیده چینه دوام خوب پشنیوش نه بد کنه شوله ترشیت کین باش چۆن بڕیار داوە دوو ئیشی بکەیت هەر دوکانەکەی تووشش هەری خۆتان او دکانه ترشیش هریه ما بر هنده کو دو ایشت کنه کو دو ایش رمضان ده زحمت و هوینه و گرمه بۆی ڕۆمەزان و ڕۆژوبوونەوە اره ولا توزک زحمت بس چی و ایشا دکانه هری خومانه نبر اوا خێزانداری بله الحمد لله 2000 کش ما تەمەند درێژ خدشتا راضی بکن فامی خۆتەیە بله الحمد لله باشە گەنجێک بامن تازە هاوسەرگیری کردبی گەنجێک بامڵێن تازە منداڵێک دوو منداڵێکە بێت بێوێ کارێکی بکە لە ڕێگەی کارەکەیەوە دەهاتێکی کۆ بکاتەوە دەتوانی خان و پێشڕی خدا که از هیویا دهات خوب موچه خوب ما 20 سال دیگه میخوانی نشم آوا بکم چونکی وی زمانی وقتی بجم یا بیا قیران داره دست بکری موچه کم بوین نوکا دهات امریک تهران بس مصرف روزانات کردن بس الحمدلله دولت سری بابه خوب بره خوب میبینه خودم خانی یعنی کەسێک بێ بە ڕنج و شان و ماندووبوونی خۆی بەو ئیشانەکە دەیکەی هۆرد و کار دەکەیت ناتوانانی خود حلالی زحمته راستی حلالی زحمته تو بیا خودم خانی خو بیا خودم ایدی زحمته اره والله دوای ژیانەکە زەحمەت ژیانەکە زۆر زەحمەت بووە زۆر زەحمەت بە لە پێشان چونکی چه بەرەکەت نەما ڕەحمەت نەمایە هەکە بەرەکەت نەف ئەیدینە نەما ژیانش دەب زەحمەت کەویتن بەر هەندەیە ئەرێ وەڵام باش خەڵک گانزدەی لەوە دەکەن دۆلار تاثیر لە بازاری کردو دۆلار چەند تاثیر لە بازار دلار هەکە دلار مەسەلەی وەرەقی 25000 چویتە سەر نوکە کۆرتنە زەیتی 25400 اف دلار گران بینه دلار رأسه گران بی بس با تجارت مجی بخوب درفت یا دیدی تشته خوب گران تر لیبکن هکت دلاری 25 بیت سر ای کارتون زیتی 3025 جوابت یسر یعنی تش دقات یا گران تر بی داواکاریتان چیه ایوا ام داوایش کنج حکومت هرمی کو پیدا چونه که جدی ناف بازار داب کتن یا جدی او کسی های تنترین سزا بدات چونکه افتشته هنده وسا گران نبی او تشته او دلار هنده گران نبی او تشته دقات و سقات گران تر لیبکن بەڵێ بینێرانی خۆشەویست بەم جۆرە هاتنی کۆتایی بەرنامەم جارەی دەنجی خەڵک لە ناحیەی خەسرۆک سپاس بۆ ئێوە کە بینەرمان بوون سپاس بۆ هاوکارم زەلال گۆران کە وێنەکانی بۆ ئێوە گواستەوە تا بەرنامەیەکی دیکە و تا تەوەرێکی دیکە ڕێز و خۆشەویستی من قبول بکەن و بەخوای گەورەتان دەسپێرم خواتان لەگەڵ